کاکە کەیوان فەرموو براشی نەکەم. مامەستاگیان سڵاوی خوا لێ بێ. سڵاوی خوا لە برای عزیزم کاکە کەیوان. باشی قوربانی بم. الحەمدولله سوپاس دەکەم جەنابتان چۆنن؟ وەڵای مامەستاگیان دوو پرسیارەوە بەعزێت نەبێ. پرسیار یەکەمت کاکە کەیوان گیان. بە خزمەتە مامەستا دۆمینە حەرامە حەڵاڵە؟ دۆمینە حەڵاڵ یان حەرام بەسەر چاو؟ بەڵێ ئەوە پرسیار یەکەمت گیانەکەم. باشە دوای جواب دەیتەوە. بەڵێ بەدڵنیا منەوە کاتی جەناب زۆر نەگرن لەسەر خەتەکە و برادایانیش کرد لەسەر خەت دەبن ببوورە. ئەڵێن بڕۆی بۆ شاییان بۆ ئەم لاولا بۆ شایی بڕۆی تا چ ڕۆژ نوێژ و تاعاتت قبوڵ نێت چوا هەیە؟ بۆ شایی بچی چل ڕۆژ عیبادەتت قبوڵ نییە. بەسەر چاویش قسەت بۆ دەکەم کاکەی گیان کاکە کەیوان سەرچاو عەزیزەکەی من کاکە کەیوان گیان سوپاس دەکەم خوا لەگەڵ بە قوربان. کاکە کەیوان دەفەرمێت دۆمینە حەڵاڵە یان حەرامە؟ وەڵڵاهی من لەسەر حەڵاڵی و حەرامی قسە ناکەم. هەندێک مامۆستا پیان وە بۆ کە دۆمینە ئەگەر لەسەر شت نەبێ، ئەگەر لەسەر شت نەبێ ینی وەکو قومار نەبێ من بردمەوانێ ئەگەر لە تۆم بردەوە چایەکت دەخۆمەوە یان مریشکێکت پێ دەکڕم یان جلێکت پێ دەکڕم ئەگەر ئەوا بێەوە هەمووی حەرامە. هەندێک لە عولەما فەرموویانە دۆمینە ئەگەر لەسەر شت نەبێ یعنی تەنها بۆ خۆشی بێ و عیبادەتی خوای لەسەر نەچوێنی و ماڵ و منداڵی پێ ئیهمال نەکەی و قسەی نەشیاو بە یەکتر نەڵێ و دڵی هاوڕەکانت عاجز نەکەی و کارێکی وانە بێ کە لە کار و کەسابەت کاتۆ دایمە لە چاخانێک و شوێنەکەوتی خەریکی دۆمینەبی ئەوان نەبێت جاروبار بێ و بۆ تەرفیع بێ. هەندێک لە زانایان فەرمویانە حەڵاڵە دۆمینە، بەڵام من وەکو خودی خۆم وەڵڵاهی دەستم بەو پولی دۆمینانەکە دەستم دەشۆمەوە. لەسەر جادە بکەی بە قاچیش لای نابم چونکە سەرەتایی فێربوونی قومار لە دۆمینەوەیە. زۆر کەسم بینیوە لە ژیانی خۆمدا لەوانەی کە ینی ئاشنا بووم بە ژیانیان کە هیچیان نەماوە لە ژیانە قومارچی گەوریان لێ دەرچۆ تەنها خانووی ماڵەکە تەنان ماڵەکەی خۆشیان دۆڕاندۆ کە سویچی سارەکەیان تەسلیم بە قومارچیەکان کردو هیچیان نەماوە. وەڵڵاهی سەرەتا لە دۆمینەوە فێربوون، لە دۆمینەوە سەرەتای فێربوونی قومار بوو. ئەمجا ئێمە ئەم هەموو کتێبەمان هەیە کاکە کەیوان ئەو هەموو شتت بە سوودە هەیە. وەڵڵا فریان ناکەوێ ئەم هەموو عیلم و زانستە ئەم هەموو تەفسیری قورئان و فەرمودەی نەبێویە صلی الله علیه وسلم علومی ئیسلامیە زانستی نوێیە جەتخوا من خۆزگە کاتی ئەوانەی کاوا بە دۆمینەوە خەرجی دەکەن بتوانە لێیان بکڕم. وەڵڵای ئەوەندەم کات پێویستە بە پارە لێم دەکڕین و هێندە وەختیان بدامایە. بەڵام عرضم کردی هەندێک لە زانایان بەو مەرجانەی کەوتم عیبادەتی لەسەر نەچوێنی ماڵ و منداڵی ئیهمال نەکەی شەڕە جوێنی لەسەر نەکەی دوو لە ڕووی جەنابتەوە بینەران هەروەها دڵی هاوڕەکان عاجز نەکەی و نەبێتە هەموو بەشێک لە ژیان و کەسایەتیتی پێوە لەکەدار نەبێ. جاروبارێک هەندێک لە عولەما فەرمیانە دۆمینە بە حەرامدا ناندرێ. ئەڵێ ئەو کەسێ بچێ بۆ شایی بەبێ گومان شایی مەبەستەوەی کوڕ و کچوانە تێکەڵاو بن ئەمە حەرامێکی گەورەیە لە نەزەرەوە. وەڵڵا تەنانەت زینا جاریوا لەوانەوە ڕوودەدا. دوو کەس یەکتر دەبینن بە چاو عاشقیەک دەبن دوای دەست دەخەنە ناو دەستی یەکەوە کەسایەتیان پێی لەکەدار دەبێ نەظرەتون فابتیسامەتون فەسەلامون فەکەلامون فەلیقاون. خۆ زینا لە چی دروست دەبێت؟ یەکەم جار تەماشاکردنیەکە، دوای دەستخستنە ناو دەستێکە، دوایی بزار دەخەنە و پێکەنینێکە، دوایی مەوعیدێکە و دوایی بە یەک گەیشتنێکی ناشەرعی و زینا ڕوودەدا. ئەگە ئینسان لە شایی ئەوانە بە دوور بێ کەسایەتی پارێزراوە کاکە کەیوان جەنابتە و هەموو ئەوانەی کەوا گوێویستی دەنگبانن ئینشەڵڵا لەوە بەقووەتر بن. کەسایەتی ئێوەڕە ئیسلامەتیتان ڕێگەتان پێنەدا قەت دەست بخەنە ناو دەستی یافرەتێکی نامەحرەمەوە و قەت ڕێگەش بەوە مەدەن. ئەوە دڵپیسینیە، ئەوە عیزەتی نەفسە، ئەوە پاراستنی کەرامەتە، ئەوە پاراستنی دین و شەرەفی خۆت و خەڵکە. قەت کچەکەت خوشکەکەت نەهێڵی ژنەکەت دەست خاتە ناو دەستی نامەحرەمێکەوە و شانی بە شانیەوە هەڵی پاڕێنێ. بەڵام ئەوەی کە چل ڕۆژ نوێژی قبوڵدەکرێنان نەوانیە نەخێر هەر ئەو ڕۆژە نوێژی کرد فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. ترازوی قیامەت ئێمە مسقال ذرە دەخوێنێتەوە. هەموو گوناهە گەورەکەی لەسەر حسابە لەم شایەدا، بەڵام نوێژەکەشی لەسەر لاچووە. هەرچەند إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژی ڕاستەقینەکە ئینسان تەواو لێ حاڵی بوو بێ و پەیوەندی لەگەڵ خوا بەهێز بێ لەم کارانە دەیگێڕێتەوە. بەڵام معنایەوە نییە حتا چل ڕۆژێک نوێژی قبوڵ نابێ. ئەمەنە ئەمە زانا و مەلاکانی ئێمە عاقڵ بوون، یعنی سەرەڕاوی عالم بوون، زۆریش عاقڵ بوون. بەم ترساندنە خەڵکیان لەم بێشەرعیە دوور خستۆتەوە، ڕەحمەتی خوایان لێبێ. بەڵام وەکو حەقیقەت جواب بدەمەوە بڵێم ئاەتێک فەرمودێکەکەی لەسەرەوە نەوەڵڵا نییە. بەڵام تەنانەت ئینسان خوا پەناماندا ئیسلامەتیەکەمان سەلامەت بێ موسڵمانیش نەبێ قەت ڕێگە بەوە نادا دەستخاتە ناو دەستی خێزان و خوشکی خەڵکەوە یان کچی خەڵکەوە یان خوشک و کچی و خێزانی خۆی ڕێگە پێ بدات. سوبحان الله چه غیرەتێکە دوور لە ڕوویەوە نامەحرەمێک شانی لە شانەوە بێ و لە شایدا هەڵی تەچێنێ. پیاوی بەڕێزی وەکو کاکە کەیوان و هاو
سنفەکانی مسلمانانی ئێمە ئەلحەمدولایە ئێستا خەڵکیش تۆزە تەواو ڕۆشنبیری ئیسلامی وەرگرتووە ئەو شای و لۆغانانە هەر نەماون ئەوەش کە کرا بە شەڕشۆڵی کتیا ڕوودەدا بەداخەوە شای دەبێتە شین شای دەبێتە شەڕ خوا پەناماندا بەڵام وەکو عیبادەت نەخێر هەر دەبێت نوێژەکەت بکەی و ئینشەڵڵا خوای گەورە عیبادەتەکەت لێ قبوڵ دەکا بەڵام گوناهی ئەمەش لەسەر دەنووسێ